بینێرانی باس سڵاوتانە بێتۆم کاتتان باش دوێنێ سەرۆکاتی شارەوانی هەولێر ڕایگەیان کە هەڵساون بە ئامادەکاری بۆ خاوێنکردنەوەی منهۆڵ و ڕێڕاوەکانی شاری هەولێر و دەوروبەری بە مەبەستی ئامادەکاری بۆ وەرزی سەرما و بارانبارین لە شاری هەولێر بۆ ئەوی ڕێگری بکرێت لە دروستبوونی لافاو. من بۆ زانێک زیاتر لەسەر ئەم بابەتە بەڕاستی ژیار جەلار بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لەگەڵمدایە. کاک ژیار سڵاو دەبێ ئەم کاتت باش ئەگەر باسی ئەو ئامادەکاریان بۆ بکەی لەکەیەوە دەستکراوە بە خاوێنکردنەوەی منهۆڵ و ڕێڕەوەکانی شاری هەولێر. بەڵێ بەنای خۆی گەورە ماوەی 2 ڕۆژە بۆکو ئامادەکاریەک بۆ هاتنی وەرزی بارانبارین و کۆبوونەوەی ئاو هەڵمەتێکمان دەست پێ کردووە بۆ خاوێنکردنەوەی تەواوی چەپەرەکانی ئاوەرگرتن لە شاری هەولێر. ئەم هەڵمەتە دەبێتە کاری ڕۆژانەمان وەکو چەند ساڵانی پێشوو کاری ڕۆژانەی شارەوانی ئیدی لەگەڵ کاری خاوێنکردنەوە و ئەرکەکانی دیکەی ئەرچی خاوێنکردنەوەی بەردەوامی چەپەرەکانی ئاوەرگرتنی هەیە بۆ ئەوەی ئامادە بێ هەر کاتێک بارانباری هەر کاتێک کۆبوونەوەی ئاو ڕوویدا ئێمە ئەوەی لەسەرمان بێ کردو بێتمان و توانی بێتمان تەواوی چەپەرەکانی ئاوەرگرتن هەیە خاوێن بکەینەوە. لەگەڵ ئەوەشدا هەر کاتێک هۆشداری بدرێ بە کۆبوونەوەی ئاو یاخود بە هاتنی شەپۆلێکی بارانبارین ئەوە بە دڵنیایەوە هەڵمەتەکەت سەرتر دەکرێتەوە. خاڵە لاوازەکان هەمووی دیاری کراوە و کار لەسەر ئەو خاڵە لاوازانە دەکرێت و زیاتر ئەو شوێنانە پاک دەکرێتەوە. ڕۆژانە چەند تیم کار دەکات بۆ خاوێنکردنەوەی منهۆڵ و ڕێڕاوەکانی ئاو؟ ئێمە لە هەولێر دابەشکراوە بەسەر 6 زۆن لە هەر شارەوانیەک تیمێکی تایبەتمان داناوە کە کاری ڕۆژانەیان کۆکردنەوەی خۆڵ و خاشاشی ناو چەپەرەکانی ئاوەرگرتن دەبێ وەکو باس شمەر بەرداوام دەبین تێدا. ینی ئەو ماوەی چەندەکەیەوە بەردەوامە بن بۆ خاوێنکردنەوەی منهۆڵ و ڕێڕاوەکان؟ هەموو ساڵێک بە تەقریبی هەتاوەکو کۆتایی مانجی 4 کە ئەگەری بارانبارین لە شاری هەولێر و ناوچەکە هەیە ئەو هەڵمەتە بەردەوام دەبێ وەکو باسم کرد لە مانجینەوە هەتا مانجی 4 هەتاوەکو ئەگەری بارانبارین هەبێ ئەو تیمانە کاری ڕۆژانەی خۆیان ئەنجام دەدەن بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاشی ناو چاڵەکانی ئاوەرگرتن. باشە جگە لەم ئامادەکاریە لەم کارە ینی سەرۆکاتی شارەوان هیچ کارێکی تری لە داهاتوودا ئەنجامەدا بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافا بۆ ئەوەی هاوڵاتیان زەرەرمەند نەبن و نەبنە قوربانی؟ بەدڵنیاییەوە کاری ڕێگریکردن یاخود بڵین کەمکردنەوەی مەترسیەکانی کۆبوونەوەی ئاو لافا و کارێکی پێکەوەیە لە نێوان تەواوی دەستگاکانی حکوومەت کە تەنها کاری شارەوانی نییە بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆ هەیە کە کاری کۆ خاوێنکردنەوەی یاخود دروستکردنی یاخود ڕێگریکردنە لە کۆبوونەوەی ئاو لە ناو لولەکانی ئاوەرگرتن بەڕێوەبەرێتی ئاودێری هەولێر هەیە کەسەر بە وەزارەتی کوشتتوکاڵە ڕێڕەوە سروشتیەکان و کەندە سروشتیەکانی دەوروبەری شاری هەولێر و ناو شاری هەولێر پاک دەکاتەوە. بۆیە کارەکە کارێکی پێکەوەیە شارەوانی بە ئەرچی خۆی هەڵدەستێکە لە خاوێنکردنەوەی چەپەرەکانی ئاوەرگرتنە بەڕێوەبەرایەتیەکانی دیش هەر کەسە و بەپێی پسپۆڕی خۆی هەر بەڕێوەبەرایەتی و بەپێی پسپۆڕی خۆی کاری خۆی ئەنجام دەدات. سەرچاو بەڵێ بینێرانی بەر ئەوە قسەی ژیار جەلار بوو بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی خزمەتگوزار و ژینگە پارێزی بوو لەبەر باس لەوە کردکە لە مای 2 ڕۆژی ڕابردوودا دەستکراوە لەلایەن سۆرۆکاتی شارەوانی دەستکراوە بە خاوێنکردنەوەی منهۆڵ و ڕێڕەوەکانی شاری هەولێر بە مەبەستی ئامادەکاری لە وەرزی سەرما و سۆڵە و بۆی هاوڵاتیان لە کاتی بارانبارین لافاو دروست نەبێت و هاوڵاتیان زەرەرمەندە. قسەی کۆتایی ڤار دەیکات.